سوودەکانی گوتنی نەخێر بەرپرسیارەتیان لاگریت بنووری خۆت دائانیت خۆت ئەبیتە کەسی یەکەمی خۆت لە سەرکەوتن نزیک ئەبیتەوە لە فشار دوور ئەکەویتەوە کاتە دەسەکەوێت ئازادی خۆت دروست ئەەکەیت مرۆڤەکان ئەناسیت توانای گوتنی نەخێر سوودی زۆرە نەتوانینی گوتنی نەخێر هێندەی سوودەکەی زیانی هەیە سنوورەکانت بکێشە و فێر بە ئیتر بڵێ من تۆش مافی هەناسەدان و ژیانت هەیە لەبیرە بێ توانای گوتنی نەخێر ئازادی بۆ ئازادیت زیا ئەکات مەولانە ئەڵێت هەر چنێک ئەزانیت بزانە ئەوەی ئەیڵێت ئەوەندەیە کە کەسی بەرامبەر ئەتوانێت لی تێبکات ئەزیزانم سڵاوتان لێبێت زۆر خۆم بە خۆشحاڵەزانم ئەم شەو هونەرمەندێکی ئازیز و خۆشەویست هونەرمەندێک کە هەمیشە بە بینینی کلیپەکانی بە گوێبیستی گۆرانیەکانی زۆربەی کاتەکان خەندە ئەخاتە سەر لێوانمان و بیرکردنەوەیکی قوڵترمان ئاەتێ سەبارەت بە بەو پەیامەی کە هەیەی لە گۆرانیەکانیە هونەرمەندی خۆشەویست کاگاراز کاگارازگیان بەخێر هاتیت زۆر خۆشحاڵم بەڕاستی کە ئەم شەو میوانی لەلای ئێمە زۆر سپاس دەکەم منش زۆر پێ خۆشحاڵم کە لای ئێوەمە ئەو دەستپێکی کە باسی وتنی نەخێرم کرد تۆ تا چەند لە ژیان تا بەو پێوەرە ئەڕێیت ئاز هەیە بوونی هەیە لە ژیان تا چکە هەنێک کەس هەیە ناتوانێت بڵێن نە هەمیشە ئەڵێ باشە دەیخوا گەورەیە نازانچی ئەلەم شتانە ئەگەر باسی لەگەر برادران باسکەم کە بە برادر بڵێم نەخێر ئەوەم زۆر کەمە بەڕاست لەگەر برادر بە کوی گشتی مەسەلا بەس ئەگەر وەکو ئیش یان وەکو شتی تر با بڵێن هەندێک جار هەندێک بۆ ڕێک دەکەوێت کە ئەگەر بڵێ بەڵێ لەوانەیە ژیانت زۆر بە نوعچی دیکە بگۆڕێ بەس لەوانەیە تەسیری هەبی لەسەر سومعە و لەسەر داهاتوت ئەو کاتەی زۆر جار گوتیتم نەخێر ڕاستە وتنی نەخێر لە ڕەگەزێکەوە بۆ ڕەگەزێکی ترە گۆڕێت لەوانەیە خانمێک بێتون دوتیژی بەرامبەر بکرێت نەتوانێت بڵێ نە بۆستە لەوانەیە کەسێک بێت لە کارەکەی زوڵمی لێ ئەکرێت و حەقی خۆی نایرێت ناتوانێت بڵێ نەخێر لەوانەیە باوکێک بێت ئیتر وای لێ بێت مناڵەکەی بەرەو ڕێگەیەکی ترا بڕوات ئەمە نەوتوێتی بەسەر چاوەوەت بۆ ئەکڕم بەسەر نەخێری نەوتووە نەخێر سوودی زۆر زۆرە لەو ڕوانەوە لەو ڕۆی کە جەلان بیشە باسی کرد بەڕاستی وایە بەڕاستی گرنگە هەندێک جار بڵێ نەخێر لێرە بۆستە بۆی کە هەنگاوەکان باشتر بێ کاگاراز باسی یەکەم کۆڵان و یەکەم شارکەتیدا لەدایک بیت و مناڵی تیا بەسەر بردووە شارێک بوو بەڕاستی من لە فکرم نییە زۆر باش بەس من لە کەرکووک خۆم کۆیمە بەڵێ بەس من لە کەرکووک لەدایک بوومەوە لەبەر کاری باوکم هەر لە ناو سیاست کاری کردووە لە 1946ەوە بە بۆنەی باوکمەوە ئەو کات دایکم لە کەرکووک خۆی دەشاردەوە بڵێن لە دەسەڵات باڵێن ئەو کاتە من لە کەرکووک لەدایک بووم پاش نازم چۆن دایکم باز دەکە پاش چەند سعاتێک هەڵاتینە یەکسەر زۆر سێرە چیرۆکی هەموو کاکێکی گورت کە لەو زەمانەیە لەدایک بووە ئێستا ناباشە مناڵەکانمان ژیانیان شێوازێکی ترە هەمووی چیرۆکێکی تایبەتە هەمووی هەستەکەی کورتە فیلمێکی لێ دروست دەکرێت هەستەکەی کلیپێکی جوانی لێ دروست دەکرێت هەر هونەرمەندێک هاتووە چاوپێکەوتن لەگەڵ کردو مەسەرەن چیرۆکێکی هەیە بۆ مناڵی ئەوەی تۆش بە هەمان شێوەیە جار ڕێزمان هەیە بۆ خەڵکی خۆشەویستی کۆیە بەڕاستی زۆر هاوڕێم هەیە کاتێکی زۆر لە کۆیە درامامان هەبوو تەسیرمان لێ کردووە کەسانێکی زۆر شیرین و خۆشەویست و لێو بەخەندە و میواندۆست سپاست دەکەم کەەوە باسی کۆیە دەکەی بەڕاستی هەموو جارێ دەڵێم کۆیە بۆ من وەکو شاری دایک و باوکم کە زۆر تایبەتە زۆر کۆیەکان گلەیی لە من دەکەن بۆچی هیچ کارێکم بۆ کۆیە نەکردووە بەزەوە وعدیان لێرەوە پێدەدەم کە بەو زوانە ئینشەڵڵا کارێکی جوانیان بۆ دەکەم بڕیارم داوە ئینشەڵڵا بە مناڵی کەسێکی حەروق و هەیم بووی دیاخود ئەمن زۆریش حەڕوک بووم دیارە خەفەگیانەوە دیارە بەڵێ ئەو کات لەبەرەوەی
ئەگەر بە کورتی باسی ژیانی خۆم بکەم تاوانەوە بینەران زۆریان لەوانێ بزانن کە سەرژانی من کە من کە دوای کە گچکە بووین هەڵاتینە ناو لەناو پێشمەرگان بوون بەڵێ لەناو پێشمەرگان و باسی ساڵی 1970 دەکەم دوای ئەوەی چوینە ئێران لە ئێران ماینەوە ماوەیەک دوای چوینە سووریا دوای لە سووریا بە پاسپۆرتی لوبنانی على ئەساس ئەمە فەڵەستینینە چوینە سۆڤێتی ئەو کات سۆڤێت کە ئێستا با بڵێن رووسیا و 15 وڵات بوون لەوانێ گەنجەکان نەزان سۆڤێت ئەو کات 15 وڵات یەکتریان گرتووە کە ئێستا رووسیا با بڵێن گەورەترین وڵاتە لەوانە هەر خاکی سوور ئێمەی مناڵەکانی بردە مەکتەبەی تایبەت کەەوە یەکەم مەکتەبە لە هەموو جیهان کە مەکتەبی ناوجەوانان کە بە ئینگلیزی پێم First International Boarding School ئەو منداڵانەی کە دایک و باوچیان شۆڕژگێڕن یان دایک و باوچیان نەماوە مەکتەبەی تایبەت بوو ئێستاش ئەو شوێنە هەرماوە زێکی زۆر تایبەت مناڵ لە هەموو جیهان هاتبوون وەک نمونە دەتان بڵێم کوڕی ماو جێدۆنگ ئەوکەی ڕئیسی سیم بووە لەوێ بووە کوڕی تیتۆ ڕئیسی یوگەسلاڤیای کۆن ئەویشە لەوێ بووە شۆڕژگێڕەکانی ئەمریکای لاتینی و ئەفریقیا و یعنی ئێستاش ئەو مناڵانەی کە لەگەڵ من لەو مەکتەبە بوونە لە هەموو جیهان هەموو برادەر من لە یابانەوە دەست پێ بکە هەتا چیلی ئەوە لە پێش برازیلە وڵاتێکە پێ دەڵێن شیلی لارێ خەڵک لەگەڵ هۆندوراس و مەکسیک و گواتیماڵا و ئەوانە برادەری منن چەند زمانە زانیت کەوا من 5 زمان دەزانم چی هەر کوردی خۆمان بەڵێ دوای عەرەبی دوای ئەوەی رووسی ئینگلیزی و سویدی کامیان لە هەمووی قورسترە کە فێر بووت کە فێر بووم بۆ ئەوەی کە قسەی پێ بکەی کامیان هەستەکەم ڕووسیەکە لە هەمووی ناوڵە ڕووسەکە بیلاکەس لە بەرێم کە مناڵ بووم چوومە ڕووسەکەم یەکەم زمانمە ئەمە ئێستاش زۆر جا برادەرەکان دەڵێن تۆ ڕووسی دەڵێن بەڵێ من ڕووسم کەسایەتی من ڕووسیا بەڕاستی شە خۆم دەزانانی هەر مرۆڤ دەبی خۆی بناسی من خوێنم کوردە هەموو جارێ دەڵێم کەسایەتەکەم ڕووسیا لەبەرەوەی کە مەکتەب و زانکۆم هەر لە رووسیا تەواو کردی کە لە خۆم ئەبزانم خۆش دەزانێ من ماسترم هەیە لە دەرهێنان بەس زۆن دەڵێ زیاتر من وەکو جۆکر کار دەکەم لە هەموو بوارەکان چی دیکە دۆ باسکەم لە شتێکی خۆش با بۆ بینەران باسکەم لە حیاتم 5 پاسپۆرتیشم هەبووە ئەی خەڵک شتیان نەکردوتیان ئەم کوڕە بۆ 5 پاسپۆرتیە لەبەر چۆن باز دەکەمەوە هەموو قوربانیمان داوە بە بۆنەی باوکم کە باوکم لەناو سیاست بووە کە ژیانمان ئەوهای لێ هاتووە هەمانە ئەو چیرۆکەی کە باسێکە ماڵم هەموو تاکی کورد چیرۆکێکی سێری هەیە مەبەستە چییە کە ئەڵی مەسەلەن کەسایەتیم ڕووسی مەسەلەن کەسایەت مناڵێک کە لە پەروەردەیەکی ئەوێ گەورە ئەبێت جیاوازی چی بووە لەگەڵ مناڵەکە ئەیبینیتەوە لە پورزاکان خاڵۆزاکان کە لە کوردستان گەورە بوون لە مەکتەبێکی کوردی لە جیاوازیەکان چییە کە باسی کەسایەتێک یەکەم شت ڕووس یەک شتیان زۆر باشە کە لەوانەیە لە کوردستان ئەو شتە زۆر ئەوە نەبی باو بە ئینگلیز پێڵێن ستریت فۆروەرد با بڵێنیان لە دڵە یەکسەر پێت دەڵێن یعنی بەرەوڕوو و با بڵێن ئەوە نییە لە پشتەوە قسە بکەن و شتی واگەرە تویان خۆش بوێ وەکو لای خۆمان لەسەر سەرت دادن تویان خۆش نەبی لەوانەیە گولەک لێ بدەن ئەوانی ئەو شتیان هەیە وەکو لای خۆمانەوان ئەوان خۆیان زیاتر ڕووسەکان دەڵێن کە ئەمە زیاتر ڕۆژ هەڵاتینە نەک ڕۆژ ئاوایی رووسیاش دەزانی رووسیا تقریبا 100 میلەت لە رووسیا دەژێ خۆوەنینە بەس ڕووس لەوێ هەبن لەوێ تەتاری هەر تەتەری ئیسلامن لە تەتاریەکان ئیسلامن زۆر نەتەوەی دیکە هەنا ئەنجا دوایە وەکو لای خۆمانەوان هەر ڕووسەکان ئەگەر بچە ماڵەیان دەزانین لە ئەوروپا وەک نمونە ئەگەر لە سوید بچە ماڵی سویدێکی لەوانەیە قاوەیە کرد بداتێ ئەوە نییە بەس لە رووسیا کە دەچێ ماڵی سەلاجەی دەکاتەوە چلنەوە سەلاجەی هەموو لە پێشت دادەنێ دەبیەوەی بخۆی دەبی لەگەڵماندانیشی و ئەو قسەش هەندێکجار بۆتکەشت بۆ تێ دەکەن ئەگەر لەگەڵی نەخۆی دەرێت و احترام ناگری کاگەراست چەند خوشک برابن لە ماڵ ئەمە با بڵین
کە یەکەم جار کوردستانمان بەجێ هێشت بەڵێ ئەمە یەک خوشک و چار برا بووین بەڵێ دوایە خوشکێکم هەر لە شاخ با بڵێن لەدایک بوو بەس دوایە لە ڕزاییە با بڵێن هاتە دنیا ئێستا دوو خوشک و چار براینە خانەی بڕێ تۆ بچووک بچووکەکەیانی دیاخۆت من لە کوڕەکان بچووک بچووکەکان لە کوڕەکان کاکە سەفەرمان کرد لە کوردستان ئەو کات ئەمن لەمیان بچووکتر بووم تەنها تۆ هونێرت هەڵبژاردووە لە نەهر ئەمن هەر برایەکانم ئەمنیان مۆسیقا فێر کرد با بڵێن هۆگر و نەزاری برام هۆگر ئێستا هەر ئەوان گیتاریان فێر کردمەوان مۆسیقان ئەوان لە فرقەی مناڵانی هەولێر بوون هەر مامۆستاوریا ئەحمەد با بڵێن ئەوانی فێرە مۆسیقا کردووە هۆگر کەمانی عەزف دەکرد نەزاریش گیتار لەگەڵ وەش زۆرە و ئێستا هونەرمەندی گەورەنە لە کوردستان هەر لەگەڵ براکانم بوون لە فرقی منداڵانی هەولێر باسی 76 و 78 و شتیوا دەکەم یەک لەوانە بژار دیلان یان سالارەسید کە ئێستا لەگەر کازم ساهر کەمان عەزف دەکا زۆری دیکە با بڵێنە من بەڕاستی زۆریان لەبەرەوەن دەمەنە چی دیکەیان هەبوو لە من گەورەتر من زۆریان ناناسم هەر ئەوانە منیان فێرە مۆسیقا کرد ڕاستە هەڵێستی دێک وڵکە چی بوو کە یەکەم کلیپ یا خۆت یەکەم گۆرانی تویان گێرێ بوو ئەوان هەر دایانزانی کە من لەبەر کەمە لە ماڵ کۆ دەبووینەوە بەگەر ڕۆژی لەدایک بوون یەکێکمان بە هەموو گۆرانیمان دەگۆت و سەمامان دەکرد و دەزانێ براکانم هەمویان گیتار عەزف دەکەن کەمان خۆشە خێزانێکی واکە کۆبوونەوەکانە دانیشتنەکان نەزاری برام کلارنێتیش عەزف دەکا ئەمن هەموو جار لەبەر لە هەمویان گچکەتر بووم ئەم بەس دمکەکە بەبەر من دەکەوت با بڵێن یان دەهۆڵ یان شتەگە منەوە ئەوم دەکرد ئەوان شتەکانی تر ئەنجاوان دایانزانی کەم خەریکیەوەم بەس ئەگەر بە کورتی باسی وێ بکەم کە پێش دروستکردنی سێدەی خەپەجان کە باسی 2003 دەکەم من لە سوید زۆر مەشغول بووم هەر با بڵێن دوو ئیشم دەکرد بۆ پایکردنی پارە دوایە ئیشەکیشم دەکرد بۆ سەرفکردنی پارە و هەموو زاری باوکم دەیگوت داڕاستۆ هەموو دەمێ مەشغولی هیچیش دیار نییە چ دەکەی دوای کە سێدەیەکە دەرچوو سێدەیەکە کە کۆنگرە ڕۆژنامە نووسیم کرد ئەو کاتێ یەکەم جار سێدەیەکە با بڵێن ئەوە کە پیشانی خەڵکم داکە و سێدەیەکە دەردەچی و بەوەی دەستم پێکرد گوتم باوکم هەم جار دەڵێ من هەم دەمێ مەشغولم هیچیش دیار نییە ئەو هەندە خەڵکی هەر مەشغولن بەسی دیار گوتم ئەوە با بڵێن ئەوەکەیتی بەڵێ کە سپێڵم بکردی ئەوەکەی ئەنجامەکەیەتی یەکەم سێدە پێشکەشی باوکم کرد ئەنجا شتێکی خۆشتان بۆ باسکەم بۆ لەسەر مەسلەی گۆرانی خەپەجیان کە لەناو خەڵک زۆر باو گۆرانی خەپەجیان لەناو بیرۆکەکەی هات ئەوە دوور درێژە دوور درێژ بازار باسی لە بکەم کە سیدیەکە ئەوە علاسە سەرنەی هەر بڵاوی نەکەمەوە هەر بڵاوی نەکەمەوە پێش ئەوەی ئەو سیدیەی دروستکەم سیدی ئەگەر بە تەکنیکی باسیکەی 750 مێگابایت دەگری بەشی 12-13 گۆرانی دەکا بەزی من چ بوو بەشی من یەکەم ئەو کاتیش یەکەم پێیان دەگوت سیدی ئەکسترا ئەگەر لە ناو کەمپیوتەریش با بڵێن دەتانی ڤیددیۆکلیپی تەماتە چەمەشا بکەی ئەوەی ئەو جارەی ئەو کات قەت شتیوان نەکرابوو باڵێن هەر لە کوردستان لە ئەوروپاش زۆر کەم کرابوو بەداخەوە سیدەکەم پێ نیە ئێستا دەنا پیشانی خەڵکم دەدا کە دیزانەکەی زۆر تایبەت بوو جێی گۆرانی خەپەجان نەدەبەوە وەڵا ڕۆژێکی لە ماڵی دایکم ئەمنیشەوە جێم لێ ڕادەگرت لە سیدیەکە بزانم چۆن پێدا چوونەوە چ گۆرانێکیان چۆن فرێدەم لە خۆی خەپەجان فرێدرا بوو ئاجارێکی دیکە ها جێم لێ ڕادەگرت بە دەنجی گەورە بوو وەڵا باوکم هاتە ژوورەوە گوتی ئەو گۆرانێ چییە؟ نیش گوتم ئەوەی منە دەستی بە پێکەنین کرد گوتی ئەو گۆرانی خۆشە منیش ئاپیرم کردو گوتم باوکم بڵێ ئەو گۆرانی خۆشە یعنی یەکسەر لە مێشکم گۆڕا گوتم ئەگەر ئەویش بەتەمەم بوو ئەو کات ڕاستە گوتم کەوا بێ گۆرانی نابی فرێ بدرێ ئەو کاتەی باڵێ زۆر زۆر تایبەت بوو خەپەگیان و ئەو سیناریۆیی کە دروستیش کرا بۆ کلیپەکە و ئەو تقریبا وەکو کورتە فیلمێکی خۆش بوو
تەنانەت هەنێک ئەو شانێک کە لە ناو ڤیدۆکە بەکارێکە ڕزگارتەکەم ئاراسە تا ئێستا بە بەرداوامەوە درێتەوە لە بینی من تەنان لە نێوان هاوڕەکانمە ئەو شتە دووبارە ئەەکەمەوە. ئێستا بچینە لای کلیپە تازەکەت. بەڵێ هەمووی جیاوازن کلیپەکانە بە تایبەتی ئەمەی کە کۆتا کلیپت کە ئەنجامت داوە حەزەکەم پێکەوە بینەری کلیپەکە بین و دوای قسەی لەسەرکەین. بە تاوانی خستنەپاڵی گەندەڵی بۆ چەند کەسانێک تۆمەتبار کراوی هەستە بەرگری لە خۆت بکە. منی هەڵبژارد منی بۆ کۆمەڵگە نرد بەتوانای بێباکەوە باشتێکی پاکەوە لەم شارەوە بۆ ئەم شار سەرخاڵ بووم بەکارەوە گەیشت مەلووتکە بینیم پۆخڵەواتە خوارەوە گوتیان خۆت ساخکەوە هەڵوێستت یەکلاکەوە لە نێوان ئەم لەو ئەولا بەدوای لایەکیانکەوە منیش دوای کەس نەکەوتم تێ نەکەوتم دوای ئازادی وڵات و هونەرکەوتم وەک سوارچاکی دلێر بەناو کەوتم بەشم شێ ڕێگای هونەر خۆش دەکەم کۆڵ نەدرانە و زۆر بووە چوو کە خەڵکی کاسەلێس ڕیسوا و چڵێس هونەرمەند ئەتر دەکەن بۆ هونەردانانێ ڕێز ئازادی هونەر قوربانی داوێ ئارەقڕێشتنی داوێ یاشتی شێتانەی دەوێ گەڕانی دنیای دەوێ ناشناوی هونەرمەند نابی بۆ هەموو کەس بێ دەبی پێش هونەرمەند بن مرۆڤ دۆست بێ گۆڕاپانی زۆر و بۆرە ناوداریشمان زۆر بەڵام پێوەەر بۆ هونەر چەند نییە بەلکو زۆر هەندەکیش باشترگەر خۆیان باشت دەزانن ناوی هونەر دەبرێنن بەهای هونەر دەبرێنن هونەرمەندێک ڕووی هەیە پەیامی ڕاستگۆی هەیە ئەوەی بەزایی دێڵێ لە ناو ناخیشە هەیە چووکن مونەی خاڵکە بۆ هەموو گەل بەکەلکە ناو و ئاڵای کوردستان بارز داکا بۆ بکە هونەر قوربانی داوێ غەم و بەرۆشی داوێ گەرد و نەخۆشی داوێ دوو لە یارانی داوێ بێدەنگ بە بیرکەوە بێدەنگ بە پێ دەڵێن بیرکەوە ئەی دەبەنگ ئەی بێهۆش بێ هەڵوێست هەمووشت فرۆش هونەر هەڵوێستی بەرزە ڕاستی بۆ هونەر فەرزە زمانی هونەر ڕوونە بێسنورە بێمەرزە هونەری ڕاستەقینە بڕوای بەخۆ بەتین هەرگیز لە مەرگ ناترسێ خۆی سەرچاوی ژینە هونەر چ بتگرێنی یاخود خەندەت بۆ بێنێ دەروونت ئارامەکە هیوات بۆ ژیان دێنێ هونەر دەتوانێ کۆمەڵگا بۆ پێش بەرێ هونەر ئاوێنێگا لەگەر کۆت و بەن لێگەرێ ڕاستە پارە دەڕژێ کوا هونەری پێناژێ هونەرمەند لێ دێبەخشە نا هونەرمەند لێ دەڕژێ نەمجل هێرورە شارە سەر لەسەر هونەر بڕیاردە ئاخر گۆشت بۆ قەسابە کولێرەش بۆ نانەوە ئازادی قوربانی داوێ ئارەقڕێشتنی داوێ یاشتی شێتانەی دەوێ گەڕانی دنیای دەوێ ئازادی قوربانی داوێ غەم و بەرۆشی داوێ دەرد و نەخۆشی داوێ دوور لە یارانی داوێ نابێ جێل و نەشارەزا لەسەر هونەر بڕیار بدە بڕۆ 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 ئەشمابیلە بیرۆکەی ئەم گۆرانیە چۆن بوو ئایا پیان و تویت لایەک هەڵبژێرەیە هونەریە شتێکی تروە ئەم بیرۆکەی گۆرانیەتەوە هات بەڵێ من هەر لە ئەو گۆرانی بەڕاستی هەموو باسی ژانی خۆم دەکا لە گچکەترین شتەوە کە ئەوە ئێستا با بڵێن زیاتر کوردستان با بڵێن بەرەو دیموکراسی دەچی بەس ئەگەر باسی 2004 و سێشتی وا بکەیت
با بڵین دەزانێت دەچێت تەلەڤزیۆنێک دوای دەچێت تەلەڤزیۆنێکی دیکە بە مۆڕات تەماشایان دەکرد بۆچی ئەو تەلەڤزیۆنەی بۆچی ئەو تەلەڤزیۆنی ئێستا خەڵک بە پێ خۆشحاڵی دەتانم بڵێم کە ئەوە ئیشیم ئەوە لەوانەیە لەو بەڕێو چوونە کە ئێستا خەڵک زۆر تەماشای ئەو شتەی ناکە کە خەڵک چ با بڵین ڕەنگێکە قەزم لە حیزب کە دەتانی بچێ هەموو تەلەڤزیۆنێک بەس جاران وانە بوو دەچێت تەلەڤزیۆنێک داهاتێت تەلەڤزیۆنێک بە مۆڕەی دووبارەی دەکەم بە تەماشایان دەکردی و حتا کە با بڵین زۆر کەس بە منیان دەگۆدارە سەتوو دەتەوێت بۆ پێشەوە بچی دەبی لای کەڵبژێری هەتا پشتت هەبێ من بەڕاستی ئەو ڕێگام هەڵ نەبژات لەبەرەوەی دەمویست بەڕاستی خزمەتی هونەری کوردی بکەم زیاتر و خزمەتی کوردستان بکەم بەزە و کاتێ تو دەبی زەریبەی خۆت بدەیت کە ئیشەکانی من بیزەبت چۆن لەو گۆرانەی باز دەکرێت کە هەر پرۆژێکم کە کردووە و قوربانێکی زۆرم داوە لە هەموو ناحیەکەوە دەست پێ بکات جەستەییەن و حتا دەگاتە مادیەن کە با بڵین لەو گۆرانی باسیوەی دەکات کە دەڵێ هەندێک هونەرمەندەیە بازرگانن خۆیان بەشت دەزانن ناوی هونەر دەزڕێنن بەداخەوە کە لە ژیانی من زۆر هونەرمەندم دیتیە کە با بڵین ناوی هونەرمەندی دیکەشی پیس کردووە کە چووە با بڵین لەوانێ شتێکی خراپی کردبی چۆن دەڵێ زیاتر نامێ ئەو شتانە باسکەم بەس ئەوە چۆن دەڕێەوە دەردی دڵە ئەو گۆرانی هەموو بیزەبت چ باس دەکەم لەو گۆرانی ئەوە هەموو دەردی دڵی خۆمە ئەو گۆرانی بەڕاستی 2009 بیرۆکەکەم لۆ هات لەو کاتێ ئامادەم کردووە ئەو کاتێ لەگەڵ برادری خۆشەویستم کە بەرهەم عەلی کە لە هەولێرە دانیشتم گوتم دەمەوێت گۆرانی چوا بنووسم تێکستەکە با بڵین فکرەکەمە من هەموو دانا دەزانێ من لە سیناریۆ دەست پێ دەکەم باسم کردێت چەندجار ئەو کاتێ سیناریۆکەم ئامادە کرده بوو ئەویش با بڵین تێکستەکەی هەموو لۆ تەرتیب کردم دوایە چەند برادری دیکەش وەکو ڕاوێشکار یارمەتیان دایمە دەتام لێرەشەوە سپاسی هەمویان بکەم یەک لەوە کاک ساڵح بێچار لەگەڵ میلادی برادەرم ئەو باسی بەشی با بڵێن دروستکردنی گۆرانیەکە دەکەم ئەوە لە هونراوە و شتانە گەر باسی مۆسیقایکە بکەیت چەند برادری دیکە زۆرەوە چۆن دەڵێ سپاسی هەمویان دەکەم کە گۆرانیەکە ئەو کاتدامنا هەر لەوانێ خەڵک بڵێ ئەو چێ ئەو با بڵێن کۆرسەکە کە دەیڵێتەوە ئەوە گروپی کۆرالی سلەیمانیە ئەو 2011 تەزیلم کردیە ئەنجا پشکای مرەما من هەموو شتەکەیەوە لە داهاتوو ئینشاڵڵا دەیکەمە فیلمێکی دۆکومنتاری چۆن ئەو گۆرانیە کراوە نەک بەزەوە هەموو گۆرانیەکان کامێرەی هەموم هەیە شێوازێکی تایبەت و ستایلێکی بەڵێ ئەو کاتەی گروپی کۆرالی سلەیمانی زۆر سەرکەوتوو بوون کۆمیکۆخان هەر بەرپرسی وان بوو سپاسی وانیش دەکەم ئێستاش ئەو کاتەی هەر لە ستودیۆی ئینستیتوتیکە لە پووری کوردی کۆرسەکەمان تەزیل کرد کارزان مەحموود لەگەڵم بوو ئەو یارمەتیدام بۆ تەزیلکردن و تەوزیعاتی ئەو گۆرانیش ئەو بەشە کردیتی لەگەڵ تەوزیعاتەکە پافجی کەمە یارمەتیدامە لەگەڵ کوڕەکی سویدی تۆبیەس ئەوە هەموو لەو کاتەیەوە ئامادەکرا بوو بەس دوایە پێش ئەوە ئامادەم کرد بوو بۆ فیلمێکی گەورە یەکەم فیلمی مۆسیقی کە لە کوردستانم باسی 2004 و 5 دەکەم ئەو کاتەوە سیناریۆکە ئامادە بوو ئەو گۆرانێنش بۆ هەر بۆەوەی ئامادەم دەکرد لەبەرەوەی بەڕاستی فیلمی کە بە ئینگلیز پێ دەڵێن میوزیکەڵ هەتا ئێستا لە کوردستان نەکراوە بە باشی زۆر ڕاست ئەوە لەوانێ هەندە خەڵک لەوانێ لێم تووڕم بڵێن کۆن چۆن نەکراوە شتیا بەس ئەوە تەمان ڕێی خۆمە ئەمنەوە چەند ساڵە با بڵێن شتم ئامادە کردووە بۆ ئەوەی بەسەر دەترسێم خۆم لەو ئەوەی دەم کە لەوانێ زۆر جار خەڵک دەڵێ کە خەپەجیان با بڵێن کورتە فیلمەکە لە خۆی ناوی نەگەزی بوو کەەوە یەکەم کورتە فیلمی ئەوەیە با بڵێن گۆرانی ئامێزە ئەم دەمیست فیلمێکی درێژ با بڵێن ئامادە بکەم ئەو کات بەس فکرم دەکردەوە کە کلیپەکانی من تێچوی زۆرە یەک کلیپ هەندێک زار لێرە برادەکان سوبەتکردن کلیپەچی تو تێچوو یەک فیلمی درێژە گوتم ئەگەرە من 30 گۆرانیم ئامادە کرد بوو ئەو کات
ئێستاش تقریبان 35 گۆرانیم ئامادەیە گوتم ئەگەر هەریەکی تقریبان وەکو کلیپانەی تێبچیەوە دەبی وەزارەتی ڕۆشنبیری هەموو بجێ خۆی بداتە من. ڕاستە ئەوە تێکی زۆر تێچە بەڵامێتر لە کۆتاییشا بەرهەمەکە کورسایی تێچۆکەیەتی باسی ئەوەت کرد کە لە کلیپەکەشا و لە گۆرانەکەشا باسی ئەوەت کرد کە نابێت لایەنێک هەڵبژێرە من بەداخۆ ئاڵێم هەتا ئەم پرۆگرامم نەبوو هەستم بۆ شتە نەکردە هەندێک لە هونەرمەندان من هونەرمەندم من لەگەڵ هیچ حیزبەکانیم لەگەڵ کوردستانم لەگەڵ خەڵکام لەگەڵ دەنگی خەڵکام لەگەڵ هونەرەکەمام کێشەم نییە چ کەناڵێکە چ لایەنێکە من هونەرەکەم من سوزانم خزمەتی هونەرەکەم لەگەڵ هونەرمەنداندا ئەنیشم زۆربەی کات ئەوە نبینمەوە لە هونەرمەندانە مەسەلەن لەوانەیە کەناڵێک پێی بڵە جارە بیرەکاتەوەی هی کوێ تۆچ باسی هونەرەکەی باسی سیاست ناکەی پشگیری لایەنێک ناکەی من لێرەکە دانیشتم باسی حیزبایەتی ناکەم تۆ بە هەمان شێوەیەتە ئێرە ئەچیتە کەناڵێکی تر باڕم پێ کە تا ئێستا شتەماوەکەتەوەتە بەڕێ ئەو ساڵ زۆرتر بوو ڕاست ئەو ساڵ هەر زۆر باڵێن حتا ببرەقسێت توشم بڕێ باسی پشگیری مادیش زۆر تەئسیر دەکا لەو شتەی ئایا ئەتوو با بڵێن چلایەک هەڵبژاردویان لەگەڵ بلایەکیان لەگەڵ لایشنی بەداخەوە من لەو گۆرانی باسیوە دەکەم کە زۆر جار کە باسوێ کرد کە هەندێکیان بازرگانن ئەوە هەموو جارێ نمونەیەک دێنمەوە با بڵێنە من لە ناو سیارەی خۆم دانیشتومە قانونیەن سەیتەڕەیە دەزانی هەموو سڕە ڕاوەستانە لۆ سەیتەڕەی دوایە پیکاپەک دێ بەسەر خۆڵەکەەوە بەتەنیشت هەمووان دەڕوا زووتر دەگاتە سەیتەڕەکە و زووتر دەربازی دەکەن کە ئەو بێقانونی دەکا ئەو مشکلە نییە کە ئەو بێقانونی کرد و با بڵێن دەرباز بوو پێش من کە ئەمن بە جوانی بە قانونی دەمەوێت ئیشەکەی خۆم بکەم تۆزەکە تۆزی تایەکەش و بەردیش بە سیارەکەی من دەکەوێت یعنی ئەتوو لە دوو لایەوە زەرەرمەند دەبی ڕێزیشەکەیت بەڵێ کە ئەتوو دەتەوێت هەموو شتێک بە جوانی بکەیت کە بەداخەوە ئەنج ئەو نەک بەس باسی هونەر دەکەم لە زۆر ناحەیە تریش ئەو شتە ڕوو دەدا کە بەداخەوە کە چۆن دەڵێ ئەو کەسانی کە دەیانەوێت شتێک بە جوانی بیکەن هەموو جارێ چۆن دەڵێ زۆر زەحمەت دەچێشن زۆر باسی با بڵێن هەندێک باسیۆی دەکەم کە هەندێک هونەرمەندی شەنە کە چۆن دەڵێ بەڕاستی هونەرمەند نینە لەوان ئێستا هەندێک تووڕەش بن کە من ئەو قسانە دەکەم بەس دەبی هەر هونەرمەندە و بەڕاستی بە هەندێک ڕقسە بکەین هەتا بەڕاستی عاقڵ بن هەرێکە جێی خۆی بزانی جێی خۆی بزانی بای چەندیە لەبەرەوەی چۆن دەڵێ هەر هونەرمەندە و لە شتەچی زیرەکە وەنیە بەزت دەبی بزانی تۆ بای چەندی با بڵێن هونەرەکەت بای چەندیە لە حەدی خۆت چۆن دەڵێ زیاتر تێنەپەڕی بەڵێ زۆر ڕاستە بەداخۆ هەڵبەتە لە هەموو شوێن و جێگەیەکە ئەم کێشانە هەیە بەسدا ئێمە چونکە چارە وڵاتەکەمان بچووکە و زۆر یەکتری ئەناسین و زۆر نزیکی لێکە و شتەکان قوڵتر و داخەکان گەورەتر ئەبێت ئەمەوە ئاکات کە بەزنی تۆ بە کلیپێک بۆ خۆ دەرێڕی داخی دڵی بکەین زەشتە چی دیکە بابۆت باسکەم لەوانەیە زۆر کەم بینەران ئەو شتیان جێ لە یەک جار لە مقابلە چۆن باس کردێ هەر پرۆژە یاسای وەزارەتی ڕۆشنبیری با بڵێن بیرۆکەی من بووە ئێستا خەڵکەوە نازانی با بڵێن کە ئێستا وەزارەتی ڕۆشنبیری ئیشی پێدەکات 2008 ئەم دەستم پێکرد بە لێکۆڵینەوە تەمەشام کرد کە لە هیچ پرۆژەیەکی یاسا لە وەزارەتی ڕۆشنبیری نییە کە لە ئەوروپا پێ دەڵێن ئامانجەکانی سیاسەتی کولتور ی کوردستان ئەو کاتەیە من 6 مانگ لێکۆڵینەوەم کرد لەسەر پرۆژە یاسای با بڵێن وڵاتەکانی تر لە یابانەوە دەست پێ بکە هەتا وڵاتی فەقیر ئەفریقیا و ئەمریکای لاتینیا و کاتەی نامیلکەیەکم ئامادە کرد 12 خاڵی تێدا بۆ ئامانجەکانی سیاسەتی کولتور پێشکەشی بەڕێز کاک عەدنان موفتیم کرد ئەو کات کە سەرۆک پەرلەمان بوو لەگەڵ وەزیری ڕۆشنبیری ڕەحمەتی کاک فەلەکەدین کاکەی ئەو کاتەی هەردوو بەڕێز زۆر پێیان شتێکی باش بوو ئەو کاتە یەکسەر انتخابات کرا کاوە بۆ وەزیر کاوە مححمود بۆ وەزیر چوم هەر لە ژووری خۆی پێشکەشیویشم کرد
پێکەشیویم کرد گوتمەوە دەبی بتە پرۆژە یاسای وەزارەتی ڕۆشنبیری دەبی طبعا ئەمن وەکو ڕەشنووسێک نووسی بووم بەس وەکو دەزانین هەموو شتێک لە بیرۆکەوە دەست پێ دەکات کە توش قاتەکە لێدا تەواو ئەوکە ئاگرەکە دەڕوە یعنی دەزانی کە نقطەکان گوتمەوە دەبی دەوڵەمەندتر بکرێ وەو کاتەی دەتانن بیکەنە پرۆژە یاسا وەڵا ئەم بە پێخۆشحاڵیەوە کە ئیشەکەیان کرد 2011 لە پەرلەمان بۆ پرۆژە یاسا بەزنای من لە هیچ جێک نەهات چەپڵێک بۆ شتی باش ئەکەیت و کەسێکی تر مشکلێنێ بەڕاستیمەوەی جێبەجێکراوە بیزەبت بەڕاستیە من پێخۆشحاڵم کە من شتێکم کردووە بۆ کوردستان کە خەڵکیش نازانی بەزۆ لێرە باسم کرد کە خەڵک بزانی ئێستا لەوان لە وەزارەتیش ئەمن حتا ئەو بەڵگەکانم ماوە کەم کۆنگری ڕۆژنامە نووسیم کرد بەڵگەکانم ماوە بۆیە باسی ئەوە ئەکەیت بەڵێ کە ئەو هەر بەدەست خەتی کاک عەدنان موفتی کە پێشکەشیویم کرد دوایەوەی کۆنگری ڕۆژنامە نووسیم کرد هەر تەسویری کۆنگری ڕۆژنامە نووسەکەشم هەیە و لە چەند تەلەڤیزیۆنێکیش باسیش کرا ڕاستە لەوانەیە من بڵێم تۆ تاکە هونەرمەندی لەو هونەرمەندانەی کە مەسەلەن وەکو ئەگەر ستایلی لاوانێ لە دنیای میوزیک و شتا زۆر شارەزانە بم بەسبایی ئەوەنە مەسەلەن سێرەکەم گۆرانی کانتری چیرۆکە گێڕێتەوە ڕاپ پەیامی هەیە بە توموتیژی چەند شێوازێکی مەسەن جازە چییە و ئێمەش وەکو کورد چەند شێوازێکمان هەیە بەڵام ئەوەی کە پەیامی هەبێت زۆر کەمە لای ئێمە بۆیە ئەم جیاوازی تۆش کە لە گۆرانەکان تا کە ئەیبینین شتێکی زۆر شاز و جوانە و پێش ئەمەش گۆرانی ساوەر ئەوە زۆر تایبەت و جوان بوو بەڕاستی بیرۆکی گۆرانەکە و بیرۆکی کلیپەکەش چۆن بوو ئەی چۆن باسم کرد ئەمن ئەوە لە 2005 بوو قسەکەشە پێ بڕم بیرۆکەکە لە پێشا بوو یاخود گۆرانەکە هەبوو اینجا بیرۆکەی بۆ هات نا ئەمن جاری یەکەم کە گۆرانی ساوارکوتانم جێ لێ بوو زۆر ڕام لە ئەوەکەی بوو لە فکریشمە کەنجین جاری یەکەم جێم لێ بوو کریپلکەکەم هێناوی سۆران سڵاو لە سۆران ئەو دەگوتی یا ئەڵڵا های دانیشت هەر لە ماڵێ ئەمیش قەت ئەو گۆرانم جێ لێ نەبوو کاتی زانیم 21 ساڵ کوردستان بەجێ هێشت بوو ئاگام لێ نەبوو وتم سۆرانەوە چییە گوتیەوە گۆرانی ساوارکوتانە پاو یەکسەر ریتمەکەی زۆر یعنی سەرنجڕاکێش بوو بۆ من ئەو کاتی دەستم کرد بە لێکۆڵینەوە لەگەڵ چەند ئەو کەسانەی کە بەجددی ساوارکوتانیان کردیە کە ئێستاش بەداخەوەی کە چانەوەفاتی کرد کاک زەخەریا هەر مەسیحی کۆیە بوو با بڵێن داود شڕۆڵ کە ئێستا لە هەولێر ماوە کاویش ساوارکوتانی کرد کاگە سعد عەدۆ و کانی کە زۆر لێکۆڵینەوەیان کردی لە شتی فۆلکلۆری دوای چەند پرتوک یعنی کتاب پرتوکم با بڵێن هەر پیا کرد کە باسی ئەو ساوارکوتانە دەکات نەک بەس لە منتیقەی کۆیە لە هەموو کوردستان لە باکوور دەزانی هەر دێە و بەنۆعی خۆی دەیکە ئەمن چم کرد تقریبا 6 تا 7 نوع ساوارکوتانم تێکەڵاو کردیە لەو کلیپەی لەگەڵ ریتمی ڕۆک گیتاری ڕۆک لەبەرەوەی ئەو ریتمەی کە هەیە لە ساوات بیزەبت ڕۆکە و نابیەوە بە ناسچی بیڵێ لەبەری ئەوان کە ساوارکوتانیان دەگوت ئەوان ئەو گۆرە دەیانگوت هەتا هەست بە ماندیبوون نەکەن چۆن دەڵێ هیلاکیان دەربڕن بەڵێ ئەو کاتەی بیزەبت کە چۆن لە ئەوەکەی پێشانم داوە لە کلیپەکەی لەوانەیە خەڵک دەبی 200,000 چەمەشایکە هەتا جوان بستە ناوی ئەوەکانی کە ساوارکوتانیان دەکرد دەزانی هەمویان برادەر بوون یان خزم و کەس بوون هەندێک جار قسەیان لەگەڵ یەک دەکرد کە لە کوچە دانیشتی یا لە بنتو یەکەم دەڵێم بە برادەرەکانم دەڵێم جێنیشانەکەی باڵێ نیشان کچەکە لەکوێ دانیشتە تێدەگەی چۆن یعنی ئەمن بەوان دەڵێم یەکەم ئاروی دەخوا زانەوەی چەمەشادکەن چیان کرد ئاروی دەخوا ئاروی عنی خیار بە کوردی ئاروە باڵێن یەکەم جار لەگەڵوان قسە دەکەم دوایە قسە لەگەڵ کچەکەی دەکەم لە گەرتۆمە چاو ئەستێرە دوایە دیسان لەگەڵ خۆمان و ئەوە
یعنی ئەوان گفتوگویان دەکرد لەگەڵ هەتا وەکو چەند خەتێکە مەبەستت ئەوەیە ئیشیان دەکرد و قسەیان دەکرد و دەدانتانی هەندێک جار گاڵتە بە یەکتر بکەن هەر لەناو گۆرانێکە ینی چدا هاتە مێشتیان یەکسەر دروستی وەکو بند ئەوەیە لە گعدەی دەیڵێن ئەو هابوو ئەو شتانە ئینجا ئەو لێکۆڵینەوە کە من کردم هەموو لەو ساوارێ با بڵێن ئەو کاتەی لە کۆیش با بڵێن جیاوازی نەبوو چێ ساوار کوتان دەکات چ بنە ماڵەیە ئەگەر مەسیحی بە هەر ئیسلامەکانیش دەچوون ئەو کاتی کۆی جوولەکەشی لێ جوولەکەش دەچوون کۆیە حتا با بڵێن عشیرەتی شێخانی هەیە لە کۆیە کەوان ئەسڵیان یەزیدینە ئێستاش هەنە ئەوان یعنی کەس تەمەشای نەدەکرد چێت چ دینەکە هەموو یارمەتیەکیان دەدا لە کلیپەکەش کە بینەران دەبین کە چار ساوار کوتنیەکە چیان مەسیحەیە کە چیان نێزیدەیە کە چیان ئیسلامە ئەوکەی دیکە جوولەکەی چۆن دەزانی بە هەندێک پەیامی گچکە با بڵێ نەمن کە ئیسلامەکەمە لێرە ئەمن نوشتەیەکی سەوزم لێرە مەسیحیەکە ملەچی لەبەرە جوولەکەکە زولفەکانی درێژە لە کۆن ئەوان با بڵێن پیاوەکانی بەڵێ یەزیدیەکەش ئەگەر ببینن ئێرەی تاوسە دوو تاوس لێرە ئەو وردەکاریانە ئەگەر بینەوە سەر کلیپەکەی ئاخیر هەواری هونەر دیسان لەوێش زۆر پامی گچکەی تێدا چۆن دڵی کلیپەکان دەبێ هەموو جارێ دوسێ جار چەمەشایکەی هەتا پەیامەکان وەکو ئۆتان بیکەنە یاری ئەو هەیە هەندێک جار یاری با بڵێن فەرقی ئەوە چیە دەبی بگەڕێ بزانی چ پەیامەکی تێدایە ئێستا ئەگەر باسی کلیپی هەواری هونەر بکەین لەوێ پەیامەکان یەکەم پەیام ئەوەیە کە کۆمەلگایە لە ناو هەموو بوارەکانی کۆمەلگا ئی باش هەنە ئینسانی باش هەنە و ئینسانی خراپ هەنە ئەگەر یەکەم شوێن کە دادگایە ئەمە دەبینین کە هەر لە ناو دادگا با بڵێن دادوەرەکان یەکەچیان دیارە گەندەڵە ئەوەکەی لە دەستە با بڵێن چەپی ئەوەیە دادوەرەکەی ناوەندێ دادوەرە گرنگەکەی بەڵێ ئافرەتەکەی تەنیشتی دادوەرە و محەجە بەشە ئەو باشە ئەو بە قسەکانی من دڵی خۆش دەبێت بەس لە عینی کات کە ئەو محەجەبێ لە ناو دەزانی قاعەکەش بوویتە دوو بەشە چیان کە لەگەڵ با بڵێن منن ئەوکانی با بڵێن لەگەڵ گەندەڵەکانن لە ناو گەندەڵەکانیش محەجەبە هەیە دەگە یعنی لە هەموو لە ناو ئەو کەسانێک کە بەس لە هەموو چین و توێژێک هەموو جۆرە کەسێکی تایە بەڵێ کەەوە حتا لە ناو ڕۆژنامە نووسەکان کە دەبینی با بڵێن کە هێرش دەکەنە سەر من ئەندەستەی خۆش بە باسکەم کە کلیپم بڵاو کردەوە پێش 3 مانگ نەمتانی زۆر باش با بڵێن وەکو پرۆمۆشن یعنی پرۆمۆشن ینیفامەکی باشی بۆ بکەم لەبەر هەندێک شت ڕوویدا کە پێویست بوو کە سەفەرکەم ئەو کاتەی هیچ تەلەڤیزیۆنێک با بڵێن کەم تەلەڤیزیۆن کە وەکو ئەوەی هونەری باسییان کرد خەبەری هونەری بەس زوم باسی کرد ئەو یەک لەوانەوە باش بەس لەگەڵ هەموو مدیری تەلەڤیزیۆنەکانیش برادەر من تەلەفۆم لە برادەرێکی کرد مدیری تەلەڤیزیۆنێکی ناوەکەی ناینم گوتم ئەرێ خێر ئێوە باسی ئەو کلیپەی ناکەن هەروە دەمیست بیدوێنم لەو من دەناگرنگنیەوەم پێشین دەدەنیان پێشین نادەم بەڕاستی گوتی ئارازە تو تەڕ وشکت پێکەوە سووتان دێ قەزدی چ بووە قەزدی مایکەکان لەسەری نووسرایە با بڵێن گەندەڵ دیکتەیتەر سەختە چی نازانم چی ئەمش گوتم خۆ ناوی ئێوەم نەنووسە خۆلۆگەی پێوە نییە بەڵێ بەس ئەوەیە بەسەهەیە دەڵێن مەسەلەکە گەڵ بڵێ چێ دزە دزەکێک سەرەوە دەبیشکیان لە خوان کرد کێشەکە ئەوەیەکە سەیرە تۆ فیلمێک گۆرانیەکی دەرەوە بینیت قسە بە سەرۆکی وڵاتەکە لە فیلمێکە بینیت باسی سەرۆکی ئەمریکاکە کە گەندەڵە خۆشرد نییە مەبەستە لەوە بێ ئەوە وایە باسی لۆ کاتای باسی پەیامێکە بۆ یا شتێکە ڕێ ڕاستەکەی دەکەی باسی ئەوەت کرد لێرە لە بەشی کولتوری ئێرە دڵخۆشی ئەوەیە کە هونەرمەندەکان هونەرمەندی هاواتین لێرەکە کە هەنێک بەش ئەبا بەڕێەوە
و بەشی کللتوریێرش بە هەمان شێ و یعنی جیاوازی ناکالەوەی مەبەستە چییە مەبەستی کێە بۆیە ئەومانداناوە گرنگیشە بۆ کەناڵەکان کە ئەمە جیا بکەنەوە کە هوەر و پەیامەکەی کە هاتە بە پێچوانەوە باوەڕم پێ بکە ئەگەر ئەگە کلیپێک هەیە قسەژەکەی ببوورە باسی لایەنێ بکات ئەگەر ئەو لایەنە خۆی داینێ لەسەر خۆی لای ئەبات بەس کێشەکە ئەوەی ئێمەوا بیر ناکەین باشتە چی خۆش بە باسکەم با هەندێک هجوم کەینە سەر سیاست مەداران ئەوە مایکل جاکسن هەتا بزان هوەر لە ناو هەموو مجتەماعی پێشکەوتوو ڕقەمیەکە دەبی ئەوشتە هەموو خەڵک بزانی بەڕاستی ئەمە دەبی شانازی بەوە بکەین کەمە لە هوەر ئیش دەکەین و دەبی ئەو کارێک کەمە دەیکەین سوچی نەکەین ئەوە دیسان دەگەڕێمەوە سەر هوەرمەندەکان یەک نمونە باز دەکەم کە بزانم مایکل جاکسن لە 81 بوو هەیان 80 بوو ڕێگەنی دیت ڕێگەنی سەرۆکی ئەمریکای ئەو کات دوای ئەوەی کۆنگرە ڕۆژنامەنووسی هەبوو ناز ڕۆژنامەنووسێک لێی پرسی و بیزەبت وردەکارەکان لە فکرم نیە چۆن بوو بەس نام پرسی بوو بەڕێیت و تۆ گرنگتری یان ڕێگەن کە ڕێگەن سەرۆکی ئەمریکا یعنی ئەو کات گەورەترین زلهێزە ئەو زۆر جوان جوابی داوە گوتی ڕێگەن 4 ساڵی ماوە من هەتا هەیمە تۆش هەتا منیش هەتایم ڕاستە و تا ئێستاشەوە تا هەر زیندوو بەرهەمەکانی زیندوو ڕێگەنی جستا کەس باسی ناکە بەدڵنیەوە ئەوە قەزم ئەوەیە ئەو شتم باس کرد نەک دڵی کەس بشتێنم بەزەوە حەقیقەتەکەیە پرۆگرامەکەی پێشش باسی ئەوەمان کرد کە ئەگە بتوێ وڵاتێک بسڕیتەوە بێت لە هوەرەکەەوە دەست پێ بکەیت هوەرەکەی بسڕیتەوە بۆی وڵاتەکە ئێمە هەمومان وامانەزانی هەندێک وڵات لە ڕێ فیلم و شتەکان کە سێرمانە کرد هەموو شتێکیان لەدەستە هەموو چارەسەرێکیان لەدەستە ئەتوانن ڕوبەڕووی هەموو شەڕێکنەوە کە کرۆنا هاوسەرمان کرد حی خۆ هیچ شتێک نییە هیچ شارەزاییان لە هیچ شتێک نییە کەواتە بە هوەر خۆت ئەسەلمێنی کە توانای تۆ چەنە کە وڵاتی تۆ چییە کە کۆمەلگاکەت کێن توانیان چەنە ئێستا مەسەلەن هەموو دنیا باسی کاتی داعش و ئازایەتی کورد و خانمانی کورد و هەموو ئەم شتاناکە سێرەکەیت لە دەرەوە فیلم لەسەر ئەکرێت ئەکتەری غەیرە کورد تەمسیلەکات بەڵام خۆمان نایکین بۆ لە بەرەوەی ئەم کێشەی ئەوەی هەیە ئیشێک بکەیت لەسەر ئەو هیچ کێشەی ئیشەکەی لەسەرکەوە ئیتر تۆ لەم بینیان نازانی چی بکەیت یعنی هونەرمەندێک ئیش ناکەیت نابێ ئەیکەی هەروەی نازانیت بەڕاستی ئەمە چۆن دەڵێ وەکو هەموو دڵسۆزێکی کوردستان کە تۆ هوەرمەندی من هوەرمەند مەگەر خەڵک رازیبی وا بە ئێمە بڵێ بەڕاستی حەز دەکەین کە سیاست مەدارەکانیش دڵسۆز بن بۆ کوردستان یەکەم شت چۆن دەڵێ وڵاتی کوردستانیان خۆش بێ و بە هەموو نوعێک وا بکەن کە کوردستان سەرکەوتوبی و ئازاد بێ بەدڵنیاییەوە ئەمەش پشتگیریان دەکەین بەدڵنیاییەوە کە تۆ ئەزەرتینەکەڵە گەشتێکە بێت لە خزمەتی کورد و تاکی کووردا بێ هەمومان پشتگیریەکەین تێچووی ئەم کلیپە لەسەر ئەستۆی خۆ بوو بەڵێ کۆتا کلیپ ئەریان نەکردی لە ماڵەوە ئێستا بەڕاستی بۆچیش ئەو بریارمدا کە حتا ناوی هیچ سپۆنسەرێکی لەسەر نییە یەکەم شت هەندێک لایەن حەزیان لێ بوو پشتگیری بکەن من حەزم لێ نەبوو چۆن هیچ ناوەک ناینم لەبەر ئەوەی لە ئاخیرەکەی کە پێشکەشی باوکم کردووە باوکم چۆن باسم کرد لە کۆماری مەهاباتەوە لە ڕوخانی کۆماری بەهاباتەوە هەر هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ کوردستان و بۆ دادپەروەری بۆ یەکسانی کە باوکم ناوی فاتح ڕەسوولە و کەسانی لە سیاسەت ئیش دەکەن با بڵین دەیناسن نامێ زیاتر باسی باوکم بکەم بەس ئەو کارە نەدەبایە ناوەکی لەسەر بی کە ئەو ئیشە با بڵێن نەگونجێ لەگەڵی تێدەگەی قەزنسیە ئەو کاتەی بریارمدا کە هەموو با بڵین تێچوەکەی لەسەر ئەستۆی خۆم بی ئەی مەبەستە چیە کە ئەڵێ لەم هەرێمەی ئێمە گێل و نەزان بڕیار لەسەر هوەرەیەت بەداخەوە ئەوش بەرکەوتنت هەبووە لەگەڵ تابعاان زۆر جار دەچی لەگەڵ هەندێک ڤیلوانێک
خەڵک قسە دەکەی کە وا بڵێن دەڵێ دەسەڵات و پارە لە بندەستیوانە بەداخەوەوان لەوانەیە نەزان کە هوەر چەند ئەوەیە گرینگە بۆ ئەو وڵاتە چۆن باسم کرد لەوانەیە خەتایوانیش نەبی لەبەرەوەی هوەرمەندی تر چوونە چۆن دەڵێ باسی ئەوە کەم کرد پیکابەکە چوونە ئەوان لەوانەیە پشگیرێکی گەوران وەرگرت بلۆکارێکی هوەری کە بەڵێ یان ئەنجامدراوە زۆر بە خراپی ئەو بەرپرسانەش داغ بوونە یعنی ئەنوا عشکالی تێدەگەی چۆن هەیە هەندێکیان لێی نازان هەندێکیشیان داغ بوونە بەڵێ هەندێکیشیان لەوانەیە حەزیان لێوی پشگیر بکەن بەس ئەو وەتەشیان نەبی چۆن دەڵێ بەگشتی سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە پشگیری بەڕاستی هوەر دەکەن بەس جارێکی دیکە پێشەوەی پشگیری هیچ پرۆژەیەک بکەن بزانن پشگیری چێ دەکەن مێژوەکەی لەبەرەوەی چۆن دەڵێ هەموو شتێک وەکو سیڤە پێشەوەی شتێک بکڕی ئەت بزانین ئەو کوالیتەیەکەی باشیان خراپە ئێستاش زۆر ئاسانتر بووە کەسەکە گوگڵەکەیت یاخود سێرچێکی ئیشەکانیەکەیت ئەزانیت کێ و چی و بەرهەمەکانی چین زۆربەی کاتەکانیش بەداخەوە ئەو کەسانە بڕیاردەرێکیان هەیە لەسەر ئەو شتانی کە تەقدیمی توێ ئەەکەن بڕیاردەرەکە خواخوایەتی نەدبینێ خواخوایەتی ئیشت بۆ نەکات شتەکەت فەشەل بێبێنێ بۆ ئەوەی کە شتێکی تر بێ و بزانم پڕی خۆیتی لاانە حەزکە ڕپارەیەکی لە شتێکی ترا دەستکەوێت ئەمە جیاوازترە لەبەرەوە زۆر هجوممان کرد ڕۆژی هجوم بوو نا هەموو شتەکان لەسەر خۆشەویستی هوەر و لەسەر تاک و لەسەر کاری هوەری و دڵسۆزیمانە بۆ هوەر بۆیە ئەوکەین لاوانەیە ئەگەر دڵسۆز نەبیت کێشە نەبیڵی کوڕەتی ئەبێ با ببێ چۆن ئەگوزەرێ با بگوزەرێ کێ گۆرانیەڵێ کێ نواندنەکە چۆن تێکەڵاو بۆ با بڕوە منیش لەناو ئەو ئەینام نەخێر تۆ داغ لە دڵی لەسەر هەموو ئازار بەڕاستی بیزەبێت چۆن بەڕێز گوتت کە هەندێک جار کاری هوەری دەبینی کە باڵین پارەکی زۆری لێ سەرف کراوە بەس پەیامەکەی پەیام نییە ئەم هەندێک بەڕقەکە قسە دەکەم ڕوسیانەکە هەتا هەر بۆەمە کە چۆن دەڵێ ینی هوەرمەندەکان هەندێک داواکاری لەسەر خۆیان بوو لەسەر خۆیان زیاترکەن من هەموو جار دەڵێم منیش پێرفێک نیمە بەس ئەمن داواکاریەکانی خۆم زۆر زیاد کردێ پێشەوەی ئیشێک بکەم ئەمن بەچەند برادرم گوتە با بڵێن سیناریۆی نووسە وەک نمونە دەڵێم کاکە وەرە من یارمەتیت دەدەم وەک نمونە دەڵێم وەرە یارمەتی دەدەم ئەمن سیناریۆکەم دێیە ئەمن دەیخوێنمەوە ئەگەر بەبەلاش دەبان نەکبە ئەگەر با بڵێن تێبینیەکم هەبوو وەکو ڕێئی پێت دەڵێم ئەو لەوانێ ئەوها باشتر بکە ئەوە لەوانێ باشتر بکە باشتر بکەیت هەتا ئیشەکەوی جوانتر بی قبول ناکنی ئەو نانەوێت دوای ئیشەکە دەبینی فاشلە تێدەگەی یانە تو ڕاوێژکاریان دەکەی کە ئیشەکەیان سەرکەوتوبی ئەوان ڕاوێژکاریەکەت قبول ناکەن ئەوە ئەمن بەڕاستی ئەمەتی خۆم ناکەم بەس ئەمن پێش ئەوەی گۆرانیەک دروستکەم ئەو تێکستە با بڵێن وەکو ئەو تێکستە کاک بەرهەم نووسیتی دایتمە کاک ساڵح بێچاری کاک ساڵە ڕێی تو برادر ڕێی تو سیناریۆم نووسێ سیناریۆ ئەتو دەبی ئەو پێی دەڵێن چۆن دەڵێ ئەوە وەکو برینستۆرمینگ بە ئینگلیزی کە ئەگەر بە کوردی باسی کە پێڵێن گەردەلولی بیرۆکە بزانین لە تولوانێ ئەو بیرۆکەی من لەوانەیە بە یەک نوقتە جوانتریکەی بۆ چوون تا بۆ چوون زۆرتر بێ جوانترە دەردی هینیشەڵە ئەمڕۆ کوردوتنی ئەڵێ قسەم حەقە بۆیە ڕقە ئەو زۆر تەواوە کاگارەزگیان کاتمان تەواو بوو زۆر خۆشحاڵ بووین کە ئەم شومیانداری جەنابتمان کرد لە کۆتا جارە پێمان خۆشە ئەو کامێرایە هەیە هەرچەنە پەیاممان زۆر نات بەڵام پەیامێک ڕاستەخۆ ئەگەر بۆ کەسێک بۆ خۆشەویستیت بۆ کەسێک یا خودت پەیامێکی هوەریت هەیە بۆ شوێنێک ئەتوانیت ئەوە کامێراکی جەنابتە باسی هەموو کەسانەکەم کە یەکەم شت هوەریان خۆش دەوێ و بە تایبەت هوەری خۆم ئەو سەبەت تەبعاً زۆر سپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە پشتگیری هوەر دەکەن بەگشتی و سپاسی ئەو برادرانە و
هەموو ستاف کە لەگەڵ من ئیشان کردووە یەک بە یەک و بنەماڵەی خۆم برایەکانم خوشکەکانم هەمویان ئامۆزا و خاڵۆزا و ئەوانە و بە تایبەت خێزانم و کچە گچکەکەم کە ناوی مۆریە زۆر سپاسیان دەکەم لەبەرەوەی ئەو قوربانیە کە من دایتم ئەوان تەسیری لەوانیش کردیە زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ خاکسە جانەکەش لێ نەسێنێ ناوەکەشی زۆر تایبەت و خۆشەنەی مورووە سلێمانیانە خۆیان کۆیانە پێڵەن مۆری خوانی بڕیاخۆ تەمەند درێژ بێ ئیشەڵڵا زۆر خۆشحاڵ بووم یەخوا بەخێر بیت ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی ئازیزی تر پێتان شاد دەبمەوە شەوتان شاد